خۆشەویستان لە باڵۆنی زیرەکەکە لەگەڵ باڵۆنی ئاسایی فەرقی چییە؟ باڵۆنی زیرەک بەنزی نییە و کەپسولەکە قوتی دەداتن و لە بۆ 3 مانجی یارمەتی دەدا کە خواردنی پێ ناخورێتن و یعنی تاقی تێناکاتن و سەرفەکەشی دەبیتن بە مروری زەمن ضعیف دەبیتەوە. لە باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایی 15 لە بۆ 25 جسمی وەزنی دادەبەزی بە مەرزە چی؟ پێر ئەو بەرنامەجێکەلوی دادنین تطبیقی بکاتن. ئەگەر تطبیقی نەکرد ئیسفادەی زۆر لێ ناکاتن. مەشاکلەکانی باڵۆنی چییە؟ یەکەمینیان گرانە بە پارە، دووەمینیان ژانی دەبیتن 3 ڕۆژە تا 5 ڕۆژ تا هەفتە چی. بەڵام ژان و ئازاری باڵۆنی زۆر ئاسانترە لە ئازاری قەڵەوی، ئاسانترە لە ئازاری قەڵەوی. لێیەکە دەبی تەحملی و ئازارێ بکەیت. هەرچەند بەرەو سەرێ بڕۆی خۆتۆڕی ئیشەکەی زیاد دەبی. یعنی باڵۆنی زیرە خۆتۆڕی کەمترە لە باڵۆنی ئاسایی، باڵۆنی ئاسایی خۆتۆڕی کەمترە لە مەعیدەبڕینی، مەعیدەبڕین خۆتۆڕی کەمترە لە ڕێڕە و گۆڕینی. بەڵام لە بۆ قەڵەوی ڕێڕە و گۆڕین لە هەمیان بەقووەترە لە بۆ زەعیفکردنەوەی. دوای مەعیدەبڕین، دوای باڵۆنی ئاسایی، دوای باڵۆنی زیرەک چەند خۆتۆڕە کەمتر بیتن تأثیراتی لەسەر قەڵەویەکەی کەمتر دەبیتن، چەند خۆتۆڕە زیاد بیتن لە بۆ قەڵەویەکەی باشتر دەبیتن. بەڵام لە بۆ کەسەکەی سەلامەتر دەبی. لێیەکە ئەم تێژی ئەوانە دەکەم کەوە ڕێڕەوەکان بە ئاسایی خۆیان بگرن لە شتی سەلامەتەوە بڕۆنە شتی خۆتۆڕە یەکسەر مەڕۆنە سەر مەعیدەبڕینی. مەعیدەبڕین پاش ئەو خەتوانە بێتن. خۆشەویستان مەعیدەبڕین پاش ئەو خەتواتانە بێتن. یەکەم شێت هەوڵدە نەمەتی حیاتت بگۆڕە، ڕیاضەی بکە، کاربۆهیدراتی کەمکەوە، خەوت ڕێک بێخە، ئیسفادە لە زەردەچوو لە دارچین لە زەنجەبیلی بکە، ئیسفادە لە ئۆرلی سارت و لە دەرزەکەی بکە. پاش ئەوانە کە هیچ ئیسفادەی نەبوو ئەوجا وەرە ئیسفادە لە باڵۆنی بکە. باڵۆنی ئیسفادەی نەبوو ئەوجا وەرە مەعیدە ببڕە. یەکسەر مێ سەر مەعیدەبڕینی. خۆشەویستان بە تایبەتی کە علمیان ئەمە دەتوانین لە 18 ساڵی ببڕین. بەڵام ئەمن وەکو دکتۆر دیلێر نەسائی هەمووان دەکەم لە 18 ساڵی مەعیدەتان مەبڕن. ئەنگۆ گەنجن ئیرادەتان هەبیتن. یعنی ئەوانەی 18 ساڵ 90 ساڵ بە تایبەتی کوڕ قەت تەشجیعی ناکەم ببڕێتن. لە بۆ کچان ئەگەر پرۆسەی خوێندنی لە پێش نەبیتن و زەواجی لە پێش بیتن لۆی دەکەین لە پاش 18 ساڵی لە بۆ کچان. بەڵام لە بۆ کوڕان بە من غەدرە تاوەکو 22 23 24 ساڵی لە پاش 23 ساڵیەوە پرۆسەی زەواجی لە پێش دروست دەبیتن. ناچارین چونکە بۆ قەڵەوەی کەس ناوێری مێردی پێ بکە، ئەو کچەش بۆ قەڵەوەی کەس ناچداخوازی ئیلا ئەگەر یەکە ئێرکوانی نەویتن ئیلا ئەو فیلەی لە بۆ چییە ناوێتن. یعنی نەکوڕ نەکرد مەشاکلیان لۆ دروست دەبیتن، لێ دەبی خۆیان ضعیف بکەنەوە تاوەکو بتان کەسێکی بەدڵی خۆیان پرۆسە هەوسەرگیری لەگەر بکەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی